هەرزانی نرخ و کوالیتی بەرز. شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرت چێک. سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن. هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە. ئێمە سپۆرت چێکین. ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرت چێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەگرین، ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوودڵی و گومانێک لە کواڵەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ، تەنیشت ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. بەناوی خی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت. لە ڕۆژێکی نوێی شیکاری وەرزشی دێمە لای ئێوەی ئەزیز و خۆشەویست. شیکاری ئەمڕۆمان تایبەت دەبێت بە یاریەکانی چامپیۆنز لیگ. سەرەتا یەکەم یاری نیوەی کۆتایی یاریە پڕگۆڵەکەی نێوان مانچستەر سیتی و ڕیال مەدرید، یاریە شۆکهێنەرەکە، یاریە بە تام و چێژەکە بۆ بینەر بۆ هاندەر و کۆمەڵێک تایبەتمەندی کە لە میارەدابوونی هەبوو، یاریە پڕهەڵەکە کە ئەمەش لەگەڵ یەک دەگرێتەوە و دواتریش باس لە یاری نێوان لێڤەرپۆڵ و ڤیاریال دەکەین. سەرەتا وەک پیشێمشەی با کاتمان زۆر لەدەست نەچێ، دەمەوێت بە ڤیدۆڵ باس لە یاری نێوان مانچستەر سیتی و ڕیال مەدرید و کاردانەوە و حاڵەتەکانی نێو یاری بکەین و دواتر قسەی تاو لە سەر یارەکە بکەین و گاگادارن یارەکە لە سەر یاریگای ئیتیحاد بە ئامادەبوونی هاندەر لە نێوان دوو ڕاهێنەری گەورە ئەنجام درا، کارلۆ ئەنچیلۆتی و پێپ گواردیۆلا. ئەمە یەکەم هێرشی یارەکە بوو کە پاژەم گۆڵە ڕاستەوخۆ لە لێدانەوەی من ئاماژە بە هەڵی ڕیال مەدرید و لێهاتووی مانچستەر سیتیش دەکەم لە ئەم حاڵەتەیە. گەر هاوکارم هەر لێرەوە هاوکاریم کە لەوەی کە ڤیدۆکە ڕابگیرێ دیقەت بدەن. هێرشی ینی ئەم شەو بڕوا ناکەم کەس هەبێت تێبینیەوەی نەکردبێ کە یاریزانی مانچستەر سیتی زیاتر لە نێو یاریگا وجودی هەبوو بێ. لە هەموو تۆپەکانە چ لە بەرگریە چ لە هێرش بدنە چ لە ناوەندا کە دیقەتی دەیاور دەبیتەوە بە پێی حاڵەتەکانی تۆپوەرگرتن و تۆپدان بەرامبەر وا دەردەکەوت یاریزانانی مانچستەر سیتی زیاتر لە نێو یاریگادان. ئەمە چی بوو؟ ئەمە ئامادەکاری و ڕاهێنراوی یاریزانانی مانچستەر سیتیە کە دەتوانن بە تۆپ بوو بە بێ تۆپ بە شێوەیەکی زۆر باش کاریگەریان لە نێو یاریگادا هەبێ کە کەم یاریزان هەیە بتوانێت ئەم خەسڵەتە لە خۆیدا کۆبکاتەوە کە بە تۆپ و بە بێ تۆپەوە بەردەوام پەستان و هێز بێ بۆ سەرتیپی ڕکابەر و باڵانسیەسیش بێ بۆ تیپەکەی خۆی. دیقەت بدەن لێرەدا ڕوبەڕووبوونەوەی بەرناردۆ و ریاض مەحرزە لە نێوان چوار یاریزانی ڕیال مەدرید کە مۆدریچ و ڤینیسیۆس و مێندی و میلیتاو. یعنی دیقەت بدەن یانی بارودۆخەکە چۆنە. دوو یاریزانی مانچستەر سیتی پەستانی لەسەر چواری ڕیال مەدرید دروستکردووە با بەردەوامی هەبێ. لێرەدا لێهاتووی ریاض محرز لەوەدایە کە بەبێ هیچ گوێدانە یاریزانانی ڕیال مەدرید و فلیمێندی و ئالابا و مۆدریچ هەموویان لە بەردەمدان ئەلێرەدا ئەم وەستانەمەوێ دیقەتی ئەم خۆتزیینەوەی دیبرۆین بدەن. ئەلێرەدا چییە؟ نە ڕۆدریگۆ لی بە ئاگایە نە ڤالڤێردی لی بە ئاگایە. کاری کارفاخاڵ نییە ڕاگررتنی دیبرۆین. ئانێسە زۆرێک باس لەوە دەکەن کە ئەمە ئەم گۆڵە دەبێتەوە هەڵەی کارفاخاڵ. نەخێر، کاری ڕۆدریگۆ و ڤالڤێردیە کە کاتێک دیبرۆین ئەم دەرچووناکە بۆ ناوناوچەی سزا و مۆدریچ و ڤینیسیۆس و مێندی و ئالابا و تۆنی کرۆس لەسەر ریاض محرزن بەبێەوەی هیچ پەستانێکی لەسەر دروستکەن، هیچ زەختێکی لەسەر دروستکەن، چونکە من باسم زۆر لەوە بۆ کردوون کە حاڵەتی بەرگری حاڵەتی زەختکردنە پەستان خستنە سەرتیپە و سەرکەوتنی سیتیش لەوەیە بوو لە یاری ئەم شەودا کە ئاوا بە یاریزانی زۆرەوە دەبینرا
لە تۆپ و بێتۆپە زەختیان دەخسە سەر یاریزانەکانی ڕیال مەدرید. دیقەت بدەن دیبروین ئەو خۆتزیینەوەی دەکات بۆ ناو ناوچەی سزا با ڤیدۆکە بەردەوام بێ، بەڵام هیچ کام لە ڕۆدریگۆ و هەروەها لە ڤالڤێردی خوێندنەوان بۆ مۆدریچ نییە. ڕەنگە بڵێن میلیتاو لەم کاتەدا خەریکی کاری خۆیەتی کە گرتنی گابرێل خیسۆسە و گواردیۆلا عاقڵەتی کرد بۆی کە خیسۆس بە شێوەی سەرەکی بەشداری کرد کە ئەمە فەراغێکی زۆری لە ڕیال مەدریددا دروست کرد. گۆڵی دووەم بە هەمان شێوە دیقەت بدانەوانێ گەر لێرەدا بوەستێ، دیقەت بدەوانەوانێ لێرەدا هەڵەکە لە ئالاباوە ڕوودەدا. هەڵەکە لە ئالاباوە ڕوودەدات ڕۆڵی یاریکەری سەرڕم لە یاریدا چەند گرنگانی. لە گۆڵی یەکەمدا گابرێل خیسۆس هۆکارە بۆی کە میلیتا و ئالابا سەرنجیان لای ئەوە بێ و دیبروین ئەمە فەراغ بۆ دیبروین دوریانی لاتوی دیبروین لەولاوە فەراغی بۆ دیبروین دروست کرد بێ گۆڵ تۆمارکە. دیقەت بدەن لێرەشدا گابرێل خیسۆس لەگەڵەوەی لە دوای ئالابایە لەگەڵ وەرگرتنی تۆپەکەی دیبروین هێرشبەرێکی عاقڵە هێرشبەرێکی بیرمەندە دەچێت پێش بە ئالابا دەگرێت. نقطەی هێزی بەرگریکار لەوەیە کە نێڵێ هێرشبەر تۆپ وەرگرێ. ئەفزەلیەت بە بەرگریکارە تا ئەو کاتەی کە تۆپ نەگاتە قاچی هێرشبەر. کە تۆپ گەیشتە قاچی هێرشبەر ئەفزەلیەتی بەرگریکار و هێرشبەر پێچوانە دەبێتەوە بە ڕۆژەی 3-1 یعنی 3 بە ئەفزەلیەت لە پێش وەرگرتنی تۆپ 3-1 بۆ بەرگریکار. لە دوای وەرگرتنی تۆپ کە هێرشبەر وەریگرت دەبێت بە 3-1 بۆ هێرشبەر لەبەرەوە ئالابا لێرە داغەڵەیە بەوەی کە ئەهێڵێ ئەم پێشکەوتنە لە خیسۆسەوە ڕووبدات با بەردەوام بێ. دیقەت بدەن خیسۆس زۆر بە ئاسانی دەتوانێت پێش بە ئالابا بگرێ. ڤیدۆکە گەر بەردەوام بێ دیبروین تۆپەکەی خۆی ئاراستە دەکات ئەگەرچی پەستانێکی زۆری لەسەرە، بەڵام خیسۆس تۆپەکە وەردەگرێ و کاتێک دەتوانێت لێرەدا ئالابا کۆنتترۆلی نامێنێ و زۆر بە ئاسانی تۆپەکە وەردەگرێ و گۆڵی دومی بۆ مانچستەر سیتی پێتۆمار دەکات کە ئەمە گۆڵێکی تایبەت بوو بۆی. دوای ئەم گۆڵە مانچستەر سیتی دەرفەتی کوشتنی بۆ یارەکەی بۆ هاتە بەردەم، بەڵام چ لە ریاض محرز چ لە فیل فۆدین هەردوو هەلەکان لە دەستداکانی ئەمە دوو هەلی 4-0 یارەکە بوو تا خولێکی سی. ئەمە یەکەم هێرشی مەترسیداری ڕیال مەدرید بوو لە یارەکەیە کە سلێدانێکی سەری ئالابا بوو. گۆڵی ڕیال مەدرید گۆڵێکی زۆر تایبەتە دەمەوێت هەر لە ئەوڵەوە وەستانی لەسەرکە. ئەلێرەدا هەر لێرەوە وەستانمێ. دیقەت بدەن تۆپەکە هەجمەی ڕیال بوو. تۆپەکە لە دەست درابووەوە بە تۆپ بۆ مانچستەر سیتی ریاض محرز ینی نزیک بوو لەوەی تۆپەکە وەرگرێ، بەڵام بەرهەمی کۆڵنەدان، بەرهەمی بێهیوانەبوون، بەرهەمی ئەزمون، بەرهەمی دڵسۆزی ئەمەیە کە مۆدریچێکە. ئەمەیە کە مۆدریچێکە لە بێهێرشیەوە، لە بێپلانیەوە، لە بێ دەرکەوتنەوە ئەم تۆپەی مۆدریچ گۆڵ یەکەمی ڕیال مەدریدی لە بەرهەماوە. ئەمە بەرهەمەکەی دڵسۆزیە، ئەزمونە، هەستکردنە بە بەرپرسیارەتی و شایەنە بە پۆشینی درێسی هەستی پێکەشانی بێ. با بەردەوام بێ مۆدریچ ئەم کۆڵنەدانەی بۆ وەرگرتنی تۆپەکە ئاراستەکردنی بۆ مێندی بەرهەمی گۆڵ یەکەمی ڕیال مەدریدی لێکەوتوانێ. دیقەتی لەوەشدا دیقەتی کەریم بنزیمە بن، یعنی زنچینکۆ دەمێنێتەوە بۆ ڕاگررتنیە و یا هەر یاریزانێکی مانچستەر سیتی خەریکی کاری خۆیەتی ئەمە هیچ گلەیەک لەسەر ڕیاڵی بەرگرینیە. تەنها هەڵەکەوەیە کە زنچینکۆ خوێندنەوە بۆ ناکەکە بنزیمە حاڵەتە وەرگێ تا ڕادێکی زۆر گۆڵی ڕیال مەدرید جیازە لە گۆڵەکەی مانچستەر سیتی بۆ بەرپرسیارەتی یاڵی بەرگری، چونکە تۆپەکە وەکوتم هێرشێک بۆ لە کۆڵنەدانەوە دەستکەوتووە. لێشاوە هەڵەکانی یاڵی بەرگری ریال مەدرید ریاض محرز دەرفەتی گۆڵێکی دیکە کە ئەمە دەرفەتی گۆڵی ڕاستەقینی پێنجەمی سیتی بوو لە یارەکانەکرا. فێرناندینۆ پاشەوەی لە شوێنی ستۆزن بەشداری کرد، بەم شێوەیە گۆڵی سێم بۆ مانچستەر سیتی بەرهەماو کە ئەم گۆڵەش بە ئامان شێوە دیقەت بدەن، گاوکارانم لێرەدا پاوسی بکەن، دیقەت بدەن یاریزانانی ریال مەدرید هیچیان تەمەرکوزیان بە پێی پێویست وەرنەگرتووە و ئەوەی کە فۆدین بۆیە لە دەرەوەی ناوچەی سزا هەمان هەڵەیە کە لە گۆڵ یەکەمە دیبروین کردی، بەڵام ئەم هەڵەیان زەقتر وازەحتر. فۆدین ڕوبەڕووی گۆڵ بەرامبەر کۆرتووە مایەوە، کۆرتووە ئەم شەو نەیتوانی ئاسی ڕاستەقینی خۆی پێشکەش بکات چونکە بەرگریکارانی ریال مەدرید و نەبوونی کاسمیرۆ کەلێنێکی گەورە با بەردەوام بێ. وەک دەبینن هیچ کەسێک لەگەڵ فۆدینان نییە. فۆدین زۆر بە ئاسانی گۆڵی سێمی بۆ مانچستەر سیتی
تۆمار کرد بەڵام کۆڵنەدار نەگەڕانەوەکانی ڕیال مەدرید زۆر بوون لێرەدا زۆرێک پێیان وایە هەڵەی فێرناندینۆی تیا هەر یاریزانێکی تر بێ هەڵەی تێدا بێگومان ئەمە شتێکی وازەحە بەڵام بەتیئی هەیە لە خوێندنەوەی بەرگریکارەکانی مانچستەر سیتی لەوەی کە کاردانەوەیان هەبێ بەرامبەر بە هێرشەکان و ئەمەش ینی هەلێکی تر بوو بۆ مانچستەر سیتی هەر گۆڵی لێ نەهاو ئەمە گۆڵی چوارەمە کە داوەر لێرە لێ هاتووی دەرکەوت لەوەی کە ئەژماری نەکرد فاوڵەکە بەڵام بەرناردۆ سیلڤا هەلەکەی زۆر بە لێهاتووی خۆی قۆستەوە زۆر بە زیرەکانە قۆستیەوە لەوەی کە گۆڵی چوارەمی بۆ مانچستەر سیتی بەرەمێنا سیتی گۆڵی پێنجەم دەرفەتی بۆ هاو هەر لە دەستیدا ئەم لێدانە سزایە ئەژمار کرا بۆ یانی ڕیال مەدرید بەهۆی بەردەستکەوتنی تۆپی ستۆنز و دەستەکە لە خۆی بەرسدرید تۆمار بکە و پاش ژارێکەش دەتوانین بڵێن دەستخۆشی لەم دوو تیپە و لەم دوو ڕانەرە بکەین کە یارێکی زۆر بە چێژیان بۆ بینەر پێشکەش کرد ئەوەی کە دەمەوێت بڵێم لەسەر یارەکە لەسەر گواردیۆلا و لەسەر ئانچیلۆتی من پێم وایە ڕیال مەدرید ئەم شەو تەنها بینەرێکی یارەکە بوو تەنها بینەرێکی یارەکە بوو و نەبوونی کاسمیرۆ کە لێنێکی زۆری لەم تیپەدا دروست کرد مانچستەر سیتی و پیپ گواردیۆلا هەموو حەق و تایبەتمەندییان نا بە یارەکە تەنها بەتیئی لە خوێندنەوەی تۆپەکەی ڤینیسیۆس بەرگریکارانی مانچستەر سیتی دەتوانن بڵێن هاڵیان کردووە ماباقی گۆڵەکانی مانچستەر سیتی ڕیال مەدرید لێشاوێ هەڵەی کرد بەڵام سیتی کەمترین دەرفەتەکانی بۆ خۆی خۆستەوە گۆڵی تۆمار کرد بە ئاست و بە ئەنجام سیتی براوە بوو بەڵام ئەو ئاستی سیتی پێشکەشی کرد شیاوی ئەو ئەنجامە نەبوو شاوی ئەنجامێکی زۆر گەورەتر بوو دوای کۆتاتنی یارەکان چیلۆتی باز لەوەکە بەرگریکارەکانمان هەڵەیەکی زۆری کرد نەبوونی کاسمیرۆ کە لێنی بۆ دروست کردین دەبێت لە یاری گەڕانەوەی وەڵاممان هەبێت دەبێت چاوەڕێی یاری گەڕانەوە بکەین با بزانین وەڵامی چی دەبێت بەڵام من بە کۆی گشتی یارەکە پێم وایە یعنی نازانم زەمبەکە بم بەسەر گواردیۆلای مانچستەر سیتی لەبەرەوەی یاریزانەکانی سیتی ئاستێکی بەرزیشیان پێشکەش کردووە وەکو کۆی گشتی نەوەتخولێکی یاریش بەڕاستی گواردیۆلا یاریێکی ناوازەی بەم یاریزانانە پێشکەش کرد کە هەرگیز شیاوی ئەو ئەنجامە نەبوون شیاوی ئەنجامێکی لەوە گەورەتر بوون بەڵام مانچستەر سیتی دەرفەتی گەڕانەوەی یاوە بە ڕیال مەدرید دەرفەتێکی زۆر زێڕینی لەو خراپترین بارودۆخەیە یا ڕیال مەدرید بۆی یاری گەڕانەوەیە دەرفەتیە بێت دەگنا دەبواە سیتی بە یاری ئەم شەو یارەکەی یەکلا کرد بایەتەوانێ بەڵام ئەوە ڕیال مەدرید ئەم دەرفەتەی بۆ خۆی دەستکەوتەوە ئەنچیلۆتیش بەڵێنی قەرەبووکردنەوەیە بنزیمەش بەڵێنی قەرەبووکردنەوەیە لەبەرەوە هەمومان چاوەڕێ دەکەین با بزانین وەڵامی ڕیال مەدرید چی دەبێت لە یاری گەڕانەوە چونکە سیتی با هەموو شێوێک باڵادەستی ئەم یاریە بوو ئەمەوێت چەند تایبەتمەندیەک باسکەم لە یارەکەەوە لە کۆمنتەکانی شۆگەر پرسیارێکی تایبەت دەبێت لە سەر یارەکە خۆ شتێکی تایبەت دەبێت لە سەری بڵێن فۆدین بە تۆمارکردیم گۆڵی تۆماری کرد بۆ یەکەم یاریزانی خواردەمەند 21 ساڵ ئینگلیزی کە زیاتر لە 10 گۆڵ لە چامپیۆنز لیگا تۆمار بکات کەریم بنزیما بۆ دووەم یاریزانی خاوەنی زۆرترین گۆڵ لە قۆناغی چوارگۆشەی زەڕین لە دوای کریستیانۆ ڕۆناڵدۆ کە خاوەنی 13 گۆڵ لە بنزیما حوتەم گۆڵی تۆمار کرد لەگەڵ لیڤایەکسان بۆ پێش مێسی کەوت لە دوای ساڵی 2013 و سوپەر هاتریتەکەکەی ڕۆبەرت لیڤاندۆڤسکی لە سەر یاریگای سیگناڵ ئیدۆنا پارک بەرامبەر تیپەکەی جۆزێ مۆرینۆ یەکەم یاریە ڕیال مەدرید لە دەرەوە یاریگای خۆی لە چامپیۆنز لیگ 4 گۆڵی لەسەر تۆمارەگرێ 4 گۆڵ زۆر زۆرە دەیسەلمێنێ هێڵی بەرگری ڕیال مەدرید وێرانەیە لە کلاسیکۆشا من باسم کردوتم هەڵەکانی هێڵی بەرگریەوە کار بوو بۆی کە 4 گۆڵیان لەسەر تۆمار کرێ لێشاوێک گەڵەش لە یاری ئەم شەواکرا لە 7 گۆڵ لە 8 گۆڵە بەخت یاوەریان بوو 4 گۆڵیان لەسەر تۆمار کراوە ئەو گۆڵی دیبرۆنیش تۆماری کرد لە خولەکی دووە خێراترین گۆڵە لە مێژووی چامپیۆنز لیگ لە قۆناغی چوارگۆشەی زێڕین خێراترین گۆڵی قۆناغی چوارگۆشەی زێڕینە لە یارەکانی چامپیۆنز لیگا و یاریزانەکانمان دووبوونێکی زۆر بوو یاریێکی پڕتاکتیکی زۆر بەهێز بۆم یاریە بەرناردۆ سیلڤا زۆرترین ماوەی لە یارەکەدا بڕیوە کە 13 کیلۆمەتر و 600 مەتر لە نێو یاریەکەدا ڕای کردووە یعنی شوێنگۆڕکە و ڕۆشتنی لە یارەکەدا باشترین یاریزانی یارەکەش هەر بەرناردۆ سیلڤا بووە دواتر ڕۆدری بووە 12.94 کیلۆمەتر ڕای کردووە یاریزانێکی ئیرتیکاز 12.94
مەترڕای کردووە لە نێو یاریگای تر بزانە ئەم یاریزانەی سیتی بە تۆپ و بێ تۆپەوە چ جوودێکیان کردووە دواتر بۆ تۆپەکان ڕەنگە لای هەمووتان مای پێکەنین بێ بەڵام تۆنی کرۆسە ڕەنگە هەمووتان گلەی لە تۆنی کرۆس بکەن بەڵام تۆنی کرۆس ئەم شەوی زەمبی لەسەر نەبوو بگرە لای من دەتوانم بڵێم باشترینی ئاسی پێشکەش کۆ لەبەرەوەی تۆپبردن بۆ پێشەوە خۆکوشتن بوو مانچستەر سیتی نەیدێژی ستۆپێ لە ناوەندەوە لە عومقەوە یاری پێ بکرێ تۆپ گێڕانەوە بۆ دواوە ئیجباری بوو لە نەبوونی کاسمیرۆ ئەم شەو تۆنی کرۆس ئەرکێکی زۆر گرانی کرد بۆ سەرشان کەرەوەی لە چاوەڕێ دەکراوەرەوەی لە توانایە جێبەجێ بکات پێشەوەی بچمە سەر یاری ڤیاڕیاڵ و لێڤەرپوڵ دەمەوێت ئەگەر کۆمنتێکی تایبەت هەبێ بیخوێنمەوانێ کاگە ئەحمەد دەڵێ ڕیاڵ لە پاریسەوە هەموو ئەنجامەکانی شۆکە کاگە ئەحمەد گیان سڵاو لە تۆش کاک محەممەد ئیسماعیل دەڵێ سوێم بەخوایان نەم نەدی لەوەی سەری تۆپێ دەکەم بە شانس بێ وەکەوەی ڕیاڵ مەدریت ئەوە نە شانسیە شانس بەشێکە لە یاری کاک محەممەد بەڵام باوەڕ بکەم من خۆم یعنی ئەم قسەیە ڕەنگە بێتەوە بە دیفاع لە ڕیاڵ مەدریت یا بێ بە دیفاع لە ئەنچیلۆتی زۆرێک وا لێکی بنوانێ بەڵام باوەڕ بکەم من ئەم شەو هەرچەند بیرم دەکردەوانێ هەرچەند بیرم دەکردەوە تیپم نەبینیوە بە ڕیاڵ مەدریدیش خۆیەوە هێندەی ئەم چل ڕۆژە کاریگەریە بێ لە کاردانەوە بۆ ئەنجامی یاری پێشتر فێرکسۆن تەنها فێرکسۆنم بینیوە وەڵامدانەوەی بەهێزیە بۆ لە کاتێکال کە لە پرێمەر لیگ لە ئەنجامەکان دواکەوت بەو شێوێ دەگەڕایەوە بەس بە بیرم نایە تیپێک هەبوو بێ ئەستا گواردیۆلا لە کۆنگرەکە باسیەوەکە ڕیاڵ مەدریت لە دوای سێ گۆڵایە و لە بەم شێوێن و کۆڵ نادەنەوەم شتانە بەڵام باوەڕ بکەن من بە بیریشم نایە ڕیاڵ مەدریت ئەمەی کردبێ بە سیفاتی خۆی ئەمەی کردبێ بە شتێکی بەردەوام ینی پاریس سەن ژەرمانی لە دوویچەوە گەڕانەوەتەوانێ بە دوایە چێلسی سێ گۆڵی لێ کراوەتەوانێ و یارەکەی هێناوەتەوە دووبارە ئیشبیلیە دوو گۆڵی لێ کردووە ناوێتەوە ئەم شەو مانچستەر سیتی دوو جار کردوێتی بە دوویچ ئەنجامەکەی لەسەر قورس نەبووە ڕیاڵ مەدریت گەڕاوەتەوانێ ڕەنگە دەرفەت لە دەستدانی ڕکابەرەکان هۆکار بێ بۆی ڕیاڵ مەدریت بێتەوە بەڵام من پێ دەڵێم خودی ڕیاڵ مەدریدیشم نەبینیوە لە تۆپی پێدا تی بەم شێوەیە گەڕانەوەی هەبوو بێ ئیتر تۆ بە شانسیدانەوە شتێکی ترە دەست خۆش کاک شیروان بێگومان باسم لەوە کرد نەبوونی کاسمیرۆ دیفاعی ڕیاڵی بە هەڵەیەکی زۆرە برد کاکاروان ئەڵێ ڕیاڵ مەدریت دیاری داهاتوو دەباتەوە کاک محەممەد دەڵێ گواردیۆلا لە 20 یاریتە ئەسە بەرامبەر ڕیاڵ مەدریت 12 برنەوە 4 سەمون 4 دۆڕاندن بڕوانە کەمی جرانێرێونی گواردیۆلا نەتیجەی بەرامبەر ڕیاڵ مەدریت باش بوو بێ ئینکاری لەوەیان نیە بێگومان گواردیۆلا باشترین ئەنجامەکانی بەرامبەر ڕیاڵ مەدریت تۆمار کردووە کاگونەریش هەمان بیرروڕای هەیە کە دەڵێت بەرگریکارانی ڕیاڵ مەدریت هەڵی کوشندەیان کرد کاکفریات ئەنجامەکە هیچ خەتایان چلۆتی نەبوو مووی بێخەمی یاریزانانی ڕیاڵ مەدریت بوو کاکسۆران ئەڵێ واڵکەر و کانسیلۆ لە یاری داهاتوو ئامادە بن ڕیاڵ ئەبێت بە سەیری سیتی بکە کاکسۆران من پێم وایە زنچینکۆ حەچی کەمتر نەبوو لە ئامادەبوونی کانسیلۆ بێ یاخود واڵکەر بێ لەو مەرکەزەیە و ئەو تۆپەی فێرناندینۆ ئەسیستێکی خۆی کردووە کە واڵکەریش ینی ڕەنگە لێ بێ بەڵام بەتەیی لە گۆڵەکەیە هەبوو ڕاستەوە سەبەب بوو بەڵام ئێمە چاوەڕێ دەکەین بێگومان واڵکەر و کانسیلۆ زۆر گرنگن بۆ گواردیۆلاوە زۆر گرنگن بۆ پێگاتەکەی سیتی بەڵام چاوەڕێ دەکەین بابزانین ئەمە لە ئیسفادەی ڕیاڵە بێ یا بە جۆرێکی تر کاگێ من برامەم پێگاتەی ئەوەیەوە ئەنجامی بێت پێگاتەکە جگە لە کارلۆ وڵا کاگێ من دەمێکەوە متوتومە هەز ڕانەرێک لەسرم تەشکیلەی ڕیاڵ مەدریت بێ نایەتە چارێکی کۆتایی چامپیۆنز لیگیش نەگەوەی خولی ئیسپانی بەرێ و بێتە قۆناغی چوارۆشی زەرین چامپیۆنزی کە ئەمە قەنەعەتی منە و ڕەنگی شەهەڵە بم کاک ڕەواڵێ کارلۆ توانێ ئەنجام سەرۆژێر بکاتەوە بەسەر سیتی دۆڕانی ئەم جارێ ڕیاڵیش ستایش دەکرێت تەبانەوەی تایبەتمەند بوو لاری دوێنەشەوە بوو کە ڕیاڵ مەدریت دڵخۆش بوو مانچستەر سیتی نیگەران بوو بەڵام ناحەقی نەبوو مانچستەر سیتی و گواردیۆلا نیگەران بن لەبەرەوەی بەجددی ئەو ئاستەی مانچستەر سیتی پێشکەشی کرد شیاوی بردنەوەیکی زۆر گەورە بوو و ئەو هیچ نەکردنەی ڕیاڵ مەدریت کە لە یارەکەیە پێی دەرکەوت شیاوی سێ گۆڵ نەبوو سێ گۆڵی تۆمار کرد ئەمە عەزمی ڕیاڵ مەدریدە ئەمە خاڵێکی گرنگە کە زۆر تیپ
ڕەنگە بە ئەزمون ڕوبەڕوێم تیپە بنەوە کە باز لە ئەزمموی چمپیۆنز لیگێک دێ کە باز لە عەزمی تیپەکرێ من لەو باوەڕە مانچستەر سیتیۆمانە کە بەرامبەر ڕیال مەدرید دیارەکەن بەرامبەر 11 لەقەبەکە یاریەکەن وا داینانن بەرامبەر پێگاتەیەکی ڕیال مەدرید دیارەکەن کە کوالیتیەمان ڕیال مەدریدەکانی پێشونیە نه بەرامبەر 11 نازناوەکە و بەرامبەر بەیانە مێژوویەکەی چمپیۆنز لیگ یاریەکەن بۆ یەکەونە هەڵانەوە ئەکەونە و هەڵانەوە ئەم هەموو جۆرە ئەم هەموو یاریە ڕیمۆنتادا و گۆڵیەتەوە ڕیال مەدریدێتەوە یەتەوە من پێم وایە ئەمە خاڵێکی جەوهریە بۆ گەڕانەوەکانی ڕیال مەدرید لە بەروی تیپەکان ئەبەم جۆرە ڕوبەڕوویان دەبنەوە. کاک فڕیا دەڵێ ڕیال شانسی نیانەیەکی ئالۆزە و کاگەنەسیش زۆر کەس باسی هەڵەکانی بەرگریکاریمان سەرسی دەکەن بەڵام هەڵای شەوە بێگومان هەڵەکانی بەرگریکاری ڕیال مەدرید سەرکەوتوو بوو کاگێدیش ئەڵێ لە یاری گەڕانەوە کانسیلۆ واڵگەر گەڕێنەوەی پێگاتەی سیتی زۆر جیاواز دەبێت من نامێت لە ئێستەوە باس لە یاری گەڕانەوە بکەم باسم لە یاری چوون کردووە یاری گەڕانەوە کاردانەوە جیاوازە سیتی ئێستا ئامادەکاریە بۆ یاری لیدز هێشتا گەڕانەوەی واڵکەر دڵنیانیە چێڵێ لە یاری لیدز زاپیەکانی تر ڕوبەڕووی نابێتەوە لەبەری سیتی هێشتا جەنگی پرێمەرلیگی ماوە لە پریمەرلیگ جەنگێکی قورسیە ینی گواردیۆلام شەو دوایارەکە پاشەوەی کۆتاییەوە ینی یەکسەر ڕاستەوخۆ باسیەوەی کرد من دەچمەوە بۆ یارەکەی لیدز ئێستا تەنها بیر لە یاری لیدز یونایتد دەکەمەوە بۆ لەبەری لە پریمەرلیگا خاڵە دەستدانی واتای دوورکەوتنەوەی لە ڕکابەری نازناوەکە واتای دەرفەدانە بە لیڤەرپۆڵ بۆ گرتنی پێشەنگی سیتی ئێستا هەر لە ئەنجامدانی یاریە کۆتاییەکانە ئەچێتەوە پرێمەرلیگ یاری کۆتایی هەیە بەرامبەر لیدزە بەرامبەر واتفۆردە بەرامبەر وڵڤزە بەرامبەر هەستی پێک بێ مانچستەر سیتی یاریەکانی ماوەی لە پرێمەرلیگا یاری کۆتاییە لە چمپیۆنز لیگیشا ئەم شەو باشترین ئاسی پێشکەش کردو بەڵام ئەنجامەکە لەسەر خواستی سیتی نەبووە ئەمە ڕەنگە بارودۆخێکی دەرونی خراپ بۆ مانچستەر سیتی دروستکە ڕەنگە لە یاری لیدز کاردانەوەیکی خراپی بۆ دروستکە ئەنجامێکی خراپن بەرامبەر لیدز و کاتە کاریگەری بۆ یاری ڕیال مەدریدیشە بێت ڕەنگە بە پێچەوانەوە یاری لیدز زۆر بە ئاسانی سەرکەوتن بێن ئەم تیپە عەزمێکی تەواو بۆ خۆی دروستکە وەک کەواتە ئێمە ئێستا ناتوانین باس لە یاری گەڕانەوە بکەین ئەبێ چاوەڕێ بکەین زروف یارەکان ئامادەیی تیپەکان ئامادەبوونی یاریزانەکان بارودۆخی دەرونی تیپ من پێ دەڵێم گوناحە ئەمشۆ سیتی بەو ئەنجامە هاتوۆتە دەراوانێ دەچمە سەر یاری لێڤەرپۆڵ کاگێ منۆکو پێم وتی هێشتا زووە بۆ دەرکەوتنی تیپی سەرکەوتوو دەچمە سەر یاری لێڤەرپۆڵ یاری لێڤەرپۆڵ و ڤیاڕیال کە دووەم یارینەوەی کۆتایی ئەمشەوی چامپیۆنز لیگ یاریەکە لەسەر یاریگای ئەنفیڵد ئەنجام دەدرێت بە بڕوای من ڕوبەڕووبوونەوەی ڤیاڕیال و لێڤەرپۆڵ ڕوبەڕووبوونەوەی نێوان دوو ڕاهێنەری تایبەتمەندە لە یاری جامەکان دوو ڕاهێنەری تایبەتمەندە لە یاری جامەکان ئۆنا ئێمری لە یۆرۆلیگ و یۆرگن کلۆپ لە یاری جامەکان چ جامی ئەڵمانە چ چامپیۆنز لیگ بێت کە دۆرتمۆندیشی گیانۆتە یاری کۆتایی ئەبتاڵ و دوو جار لێڤەرپۆڵی گیانۆتە یاری کۆتایی ئەبتاڵ و ئەمە سێم جارە لە قۆناغی چوارگۆشەی زێڕینن و سێ جار یانی لێڤەرپۆڵی گیاندۆتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ کەواتە پێم وایە دوو ڕانەری تایبەتمەند لە یاری ئەم شەودا ڕوبەڕووی یەک دەبنەوە حەز دەکەم سەرەتا وەستانێ لەسەر کلۆپ بکەم بەوەی کە کارەکانی کلۆپتان بۆ بە خێرایی شیکردنەوەیەکتان بۆ بکەم لەسەر کارەکانی کلۆپ و تایبەتمەندی ئەم ڕانەرە و دواتریش باسی ئەمری دەکەم دەمێت زیاتر وردمەوە لەسەر ڕانەرەکان کلۆپ لە یەکەم وەرزی کارکردنی لەگەڵ لێڤەرپۆڵ پاش تێپەڕبوونی چەند هەفتەیەک پۆستەکەی وەرگرت ڕاستەوخۆ هاودەستی بەکاری خۆی کە ڕتمی یاریکردنی کلۆپ ڕتمی ڕانانکردنی کلۆپ ڕتمێکی جیاوازە لە یەکەم وەرزاتیپەکەی گیان یاری کۆتایی یۆرۆلیگ بەو پێگاتەی کە بەی شێوەیە خۆی دەستی تێیدا نەبوو تەنها پێگاتێکی ئامادە بوو لەبەردەستی بەڵام لە کۆی گشتی ئەو ڕاهێنانانەی کە پێی کردن بۆی کە تیپەکەی گیانداری کۆتایی یۆرۆلیگ 45 جار یاریزانەکانی لێڤەرپۆڵ لەژێر ئەو پرێسینگ و فشاری ڕانانەکانی کلۆپدا تووشی پێکانی ماسوولکەیی بوون کە لە پشتی ڕان پێکانی ماسوولکەیی کە پێی دەوتری هامسترینگ تووشی ئەم پێکانە هاتن کە هەر پێکانێکی لەو جۆرە پێویستی بە 3 بۆ 7 هەفتەیە بۆ چابوونەوە واتە یاریزانانی لێڤەرپۆڵ لە شێرە و پرێسینگی ڕانانەی کلۆپە تووشی پەستانێکی زۆر هاتن بەڵام توانیشی تیپەکە بگەینە یاری کۆتایی یۆرۆلیگ پاژەوە بەرامبەر بە ئیشبیلیە شکستی خوارد کە هەر لە پاش شکستی ئیشبیلیا
پاژۆ یاریزانەکان لیڤەرپوڵ زۆر نیگەرانە بن بە تایبەتی هەندەرسۆن بۆ ئەوەی کە لە سیاری کۆتایی پرێمەر لیگیشە لیڤەرپوڵ بە پێگاتی یەدەگۆ یاری کرد یارەکانی لەدەستدا نەگەیشت بە هیچ پاڵەوانێتیشی ئەوروپیاوان هیوایان بۆ بوو یۆرۆلیگ بەرن و بگەنە چامپیۆنز لیگ بەڵام ئەوەشیان بۆ ناو زۆر نیگەران بوون بەڵام کلۆب ئەو کەسەیە کە لەلایەنی دەرونیەوە لەلایەنی معنەویە و هاوکارێکی زۆر باش یاریزانەکانە هەرو کات هێندرسۆن ئاماژە بۆ دەکات لە جێڕانەوەیکی خۆیاڵێ کلۆب بەڵێنی پێداوین پێی وتوین توێتی ئێوە پاڵەوانن ئێوە لە داهاتوو لیڤەرپوڵ دەکەنەوە سەر ڕێچکەی ڕاستەقینەی خۆی پاش ئەمانە کلۆب ئەوە بۆ لیڤەرپوڵ ئەنجامدا ساڵی داهاتوو بەشداری هیچ پاڵەوانی تێک ناکە بەڵام ساڵی داهاتوو کلۆب لیڤەرپوڵ دەگەینێتەوە یاری کۆتایی چامپیۆنز لیگ سەرڕاوی کۆمەڵە پێکانی شێ بەڵام تیپەکە دەگەینێت یاری کۆتایی چامپیۆنز لیگ خۆتان دەزانی یاری کۆتایی چامپیۆنز لیگ ئەو هەڵەی لویس کاریۆس و هەروەها ئەو پێکانی سەلاح کاریگەری زۆری لەسەر لیڤەرپوڵ دروست کرد و جگە لەوەش بەرامبەر بەهێزترین سکواتی ڕیال مەدرید بووە کە چامپیۆنز لیگەکەیان بردەوە بەسەر لیڤەرپوڵدا ینی ئەمە خەسڵەتێکی تری تایبەتمەندی کلۆبە بۆتان باسکەمانێ دوای ئەم یاریەش لە نێو وتێلەکەدا لە پاش شکستەکان بەرامبەر ریال مەدرید لە نێو وتێلەکەدا سێ هاندەری بەتەمەنی لیڤەرپوڵ یعنی زۆر نیگەرانن بە شکستەکە لیڤەرپوڵ زۆر نیگەرانە یاریزانەکان زۆر نیگەرانن بەم شکستیان ینی تەواو نیگەرانی باڵی کێشاون بەسەردا بەڵام کلۆب لەگەڵ ئەو سێ کەسایەتە دەست دەکەن بە گۆرانی وتنەوەی کە گۆرانەکە لە یوتیوب و لە ڤیدۆشدا هەیە دەتوانم چند بینەری بنەوانێ باز لەوە دەکات ریال مەدرید بە چانس ئەم یاری بردوێتەوە بەش یاریزانەکانی لیڤەرپوڵ بە خەبەر بێنێتەوانێت لەوەی کە ئامادەیان کاتەوە بەڵێ نێوان پێبا کە دەگەڕێنەوە ئەم ئامانجە پێکن ینی هەندرسۆنەوە لە جێرانەوەکانی خۆیانە باسیێگەڵێ هەمووان بەوان دەوت ریال مەدرید شانسیە بۆ لێ بردوونێتەوە کلۆب تەحەفوزێکی یاونەتێ ساڵی داهاتوو گەیشتنەوە یاری کۆتایی چامپیۆنز لیگ و ڕیمۆنتاداکەیان بەسەر بەرشەلۆنەدا تۆمار کرد کە بەسەرهاتی ئەو ڕیمۆنتاداش زۆرە کلۆب لە پاش شکستی یاری نێو کامن و بە یاریزانەکانی ئەڵێ باشترین یاریتان کرد زۆر لە یاری بەرشلۆنە زۆر لە بەرشلۆنە باشتر بوون بەڵام ئەوەی کە جیاواز بوو من دەمزانی چییە جیاوازەکە تەنها لیۆنێل میسی بوو من پێشتر مەترسی میسیم دەزانی بەڵام ئەم جارە باواقعی مەترسی میسیم لە یاریگادا بینی لەبەرەوە کرێ باشتر بین و قەرەبووی بکەینەوە بالفعل قەرەبووی کردەوە نازناوێنە کەوابێ ئەم خەسڵەتانی کە باسم کرد بۆ کلۆب ئەوەیە کە کلۆب هەر بە تەکتیکیش لەسەر یاریزان ناکە هەر بە دڵسۆزی و بە هاوڕێتیش لەگەڵ یاریزانە ناکە دەرونی یاران دەکا و ورێکی هێندە بەرزی دەداتێک کە بتوانێت هەست داوایشی لێ بکات لە نێو یاریگادا بۆی جێبەجێ بکات کە ئەمە هەمووی تایبەتمەندە بۆ کلۆب لەبارەی ئۆنای ئێمری ئەوانێ ئەمەوە بڵێم ئۆنای ئێمری پاش ئۆنای ئێمری هەمومان دەستکەوتەکانی لە ئۆرۆلیگا دەزانین کە یەکێکە لە باشترین ڕانەرەکان کە دەستکەوتی لە ئۆرۆلیگا هەیە بەڵام ئۆنای ئێمری من پێم وایە دوای ڕیمۆنتاداکەی بەرشەلۆنا لە چامپیۆنز لیگیژا حەزەرێکی تری وەرگرتووە و ڕەنگە ئۆنای ئێمری بتوانێت لەگەڵ ئەو تیپانە یاخود لەگەڵ ئەو یاریزانانەی کە داوای هەستێ بینێکیان لێ بکات بۆی جێبەجێ بکەن باشتر کار بکات وەک لەوەی لەگەڵ ئەستێرەیەکە کار بکات لەو داواکارەکانی جێبەجێ بکرێت ئۆنای ئێمریش ڕانەرێکی بەتوانایە لە پاڵەوانێتی ئەوروپیەکان کە خاوەنی ڕیکۆردی یۆرۆلیگا و یۆرۆلیگی بۆ دوو تیپی جیاواز بردووە کارە ناوازەکانی وامان لێ دەکات کە چاوەڕێی یاریی سەرنجڕاکێشیش بکەین لە ئۆنای ئێمری لەبەرەوەی تیپەکە بە بچوو خۆی نامێنێ بەڵام کۆمەڵی خەسڵەتی زیرەکی ڕانەر یعنی حەز دەکەم ئاماژەی پێبەمەوەیە کە ئۆنای ئێمری زۆر جوان لە کۆنگری ڕۆژنامەنووسی پێشیارەکەی باس لە یارەکەکە ئەڵێ ئیتر ئێمە مفاجئەیەک نین بۆ لیڤەرپوڵ دەرکردنی یۆڤانتۆس و بایر مونیخ بەڵگەیە بۆ هێز و توانایی ئێمە لەبەرەوەمە دەرفەتەیە بە لیڤەرپوڵ کەیمۆکو مفاجئە سێر نەکە حسابێکی تاومان بۆ بکە طبعا ئەمە ئەو پەڕیژیری ئۆنای ئێمری دەسەلمێنێ و پێشتریش کلۆب بە ژیرانە وەڵا باسی لەوە کردووە کە ڤیاریال ئیتر تیپێکی ئامادەیە تیپێکە بێ ئێمە حسابی تەواوی بۆ بکەین لە چوارۆشی زەڕینە و یوڤی و بایر مونیخی کردوێتە دەرەوە لە چامپیۆنز لیگ لەبەرەوە چاوەڕێی یاریی تایبەتمەند دەکرێت گەرچی باڵانسی هەست بەلای لیڤەرپوڵە چانسی سەرکەوتن بەلای لیڤەرپوڵە بە تایبەتیش کە یارەکە لە نێو یاریگای ئانفیڵدا بۆی هەموو ئەمەگەرەکان لە سوودیانەی لیڤەرپوڵە بن گەر پرسیارێکی تایبەت دەبێت کاتەکەم
بەرەو کۆتایی دەڕای خۆت کاتم هەر کۆتایی هاتووە کۆمنتێکی تایبەت هەبێ کاکسارەڵێ یاریکی پرچێش بەرچەندە ڕیاڵدۆرا بەڵام یارەکە دەریش پێ زۆر کێشەنێت چونکە ڕیال لە قۆناغی 16 و تمۆحی ڕیال و هەندرانیشی زیاد کرد ڕیال زیاد لە ئاستی خۆی پێشکەش کردووە کۆمنتێکی زۆر واقعی شیکردنەوەیکی زۆر واقعی کاگێ من جوابم مایتەوانەیە سوپاس دەکەم ڕیال خاوەنی سیانزە نازناوە بە تاکید ئێمە ژوتومانە خاوەنی سیانزە نازناوە سوپاس بۆ تۆش کاکتا شیکاری وەرزشی تایبەت بە یارەکانی نیوەی کۆتایی چامپیۆنز لیگم پێشکەشکردن بە سپۆنسەری سەرەکی سپۆرتچێک سوپاس بۆ هاوکارانم دەستپێی پێتان دەگەمەوە بەخواتان ئەسپێرم بەڵام ئەمڕۆژ یاریکی تایبەتمەنەیە کاژمێر سێونی و لە خولیناوی عێراق لە هەفتەی 29 نەورۆز میوانداری کەرخ دەکات هەر شاد سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرت چێک سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە سپۆرت چێکین ئەزانی سپۆرت چێک کوێیە گەورەترین سنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق تەنها لە سپۆرتچێکە نرخی جملە و زۆر کات لە خوار جملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین وە کەمترین خێر وەردەکرین ئەمەش بۆ خزمەتی ئێوە جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە بێ هیچ دوودڵی و گومانێک لە کواڵەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرتچێک بە کەمترین نرخ بازاڕی بکە ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ تەنیش ڕێستۆرانتی لۆڤان سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز